چین و توێژە جیاوازەکانی دەربەندیخان لە بەرامبەر بێ موچەی و خراپی بژێوی ژیانیان و سسدبوونی جم و جوڵی بازاڕ و بێباکی حکومەند لە ئازداواکاریەکانیان گردبوونەوەیەکی بەرفراوانیان ئەنجامدا و بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی قەزاکەیان داخست. هاوڵاتیانی دەربەندیخان دەڵێن پێویست لە دەسەڵاتداران لە نێوان چاکسازی ڕیشەی و چۆڵکردنی کورسیەکانیاندا خۆیان یەکلایی بکەنەوە و یەکێکیان هەڵبژێرن. داوا دەکەن بە زووتری کات ڕێککەوتن لەگەڵ بەغداد بکەن و چارەسەری موچە و قوتی هاوڵاتیان بکەن. پێداری موچە لە کاتی خۆیدا و بێ دواکەوتن و بەبێ هیچ لێبڕینێک چاکردنی کارەبا و خزمەتگوزاری هاوڵاتیان لە ڕێگەی بەگەڕخستنەوەی پرۆژەکانی خزمەتگوزاری گشتی کە بە بیانووی قەیران پشتگوێتان خستووە. ئاشکراکردنی داهاتی وڵات و ڕێگەگرتن لە بردن و تاڵانکردنیان. 5 ڕێگەگرتن لەو قاچاقچێتی ئێستا هەمووتان باسی دەکەن کە بە دڵنیایی زۆر لەوە زیاترە کە دەیڵێن. چیتر لەبەر مەرام و بەرژەوەندی خۆتان کاڵاو شتومەکی بۆ وڵات هاوردە مەکەن و ژیانی خەڵکی خۆتان بێبەها مەکەن. هەر یەکەو بە شێوەیەک گزارش لە کێشەکانی خۆیان دەکەن و باس لەوە دەکەن لەگەڵ زیاتر دواکەوتنی موچە چیرۆکە تراژیدیەکانی ژیان زیاتر دەبن و بەرپرسیاری یەکەمیش لەم دۆخە کارە سەدبارە حکومەتە کە هیچ هەنگاوێک بۆ باشترکردنی ژیانی خەڵک نانێت. ئێستا هاتوۆتە سەر ئەوەی کەوا موچەیەک بە هاوڵاتی و موچە خۆران بدرێن کە ئەویش نەماوە ئەویش نادەن و خەڵکیش بەڕاستی مقنیع نییە بەمە. درۆیە یعنی هیچ بناوایەکی نییە کە ناتوانن ئەوەی کە لای خۆیانە ئەگەر لە 125 بگێڕنەوە بۆ خەڵک نەکرد چارەسەری قەیرانی ئیستا وەڵکو ئەتوانن ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانیشی پێ دەسەبەرکەن و پێدابینکەن. لە هیچ وڵاتێکدا نەبووە سیارەی تەنکەر و قەمەرە و هەروەها ئەو خەتە قەرەباڵخە بەردەوام ڕۆژانە حادیسەی لێبێتەوە و هەروەها ئەم تەنکەرە ئێرانیانە بەڕازی جادەگان تێکداوە. خۆی جادەکەی خۆمان هی سەردەمی هەفتاکانە. یەکێکە نەخۆشی گورچی لەم هەیە چەند هەزار ئەمەلیاتم کرد دکتۆر ڕێک پێمەڵێ ئەڵێ ئەو ئاوە هۆکارە بۆ ئەوەی کەوا من لایەکم گورچلەیەکم سستە حالێن ڕێک پێوتم هۆکارەکەی ئاوەکەی کەوای لێ کردووی یعنی ڕۆژناڕۆژێ بوویسە بە 3 ڕۆژ جارێ تۆ لە پاڵ بەحرێکا بیکەچی بخەن کێلەتینوە. پاش ماوەیەکی زۆر لە خۆپیشاندان قایمقامی دەربەندیخان بە ناچاری هاتە ناو خۆپیشاندەران و بەڵێنیدا داواکاریەکانیان بۆ سەر و خۆی بەرز بکاتەوە. هۆی کێشەیەکە بێ بۆ هەر هەمووتانی باسکە. من خۆم لەگەڵ جەنابی مام جەلالە کە چۆتە دووکان خەڵکی دووکان عەرزیەکی ئاوان هێناوە وتیان ئەمانەوێت کارەباکەمان بۆ فولکەی جەنابی مام جەلال ئەو کاتە سەرۆکی هەرێمی دوو ئیدارەی سلێمانی بوو. باشە داری کارەبا یادداشتەکەی حازر کرد و مام جەلالی بۆیان فولکەی ئیمزای کردوتەوە سەرۆکی هەرێمی یێرێ هەمان جەنابی مام جەلال هاتووە بۆ ئێرە ئێوە یەک داواکارتان لێ کردووە گەڕێکی سەلیم دێی سەلیم پورکمان بۆ بکەن بە گەڕک بەڵێ باشە ویشی ئیمزا یەکەکە مام جەلال نەماوە ئیمزای بکە بڵێ بۆی فولکە. پاش نزیکەی 50 ڕۆژ لە دابەشنەکردنی موچە خۆپیشاندانەکان حکومەتی هێنایە سەرخەت و لیستی دابەشکردنی موچەی بڵاو کردەوە. بەڵام خۆپیشاندەران دەڵێن پێدانی یەک موچە و بە نزیکەی 2 مانگ و بە لێبڕینیشەوە کێشەکانی ئەوان چارەسەر ناکات و ژیان بەو شێوەیە بەڕێوە ناچێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.